بەڵێ ڕەن دەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان بەرنامەی کوردستان نیوز. دیارە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان کاری هاوبەش لەگەڵ زانکۆی گەرمیان دەست پێ دەکات و پێکەوە دەیانەوێت کار لەسەر ژینگەی ئیجاری گەرمیان بکەن. بۆ باسکردن لەو کاری پێکەوی و هەروەها کاری هاوبەشەکانی دیکەی زانکۆکە لە سێدۆ لە کەلار میوانداری بەڕێز فەرهاد قادر دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیانمان کردووە. دکتۆر فەرهاد سڵاو لێ بێت بەیانیت باش. دەستپێک دەپرسین گرنگی گرێبەستی نێوان زانکۆی گەرمیان و کۆمپانیای هواوی چییە؟ بەیانی ئێوە و هەموو بینەرانتان باش، هیوادارم لەش ساغ بن. سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا دوو بابەتن. بابەتێکیانەوەیە کە ئێمە لە ڕێگەی کۆمپانیای هواویەوە ئەوە بە هەماهەنگی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەکادیمیای هواوی بۆ تەکنەلۆجیای زانیاری و پەیوەندیکردن لە چەند ڕۆژی ڕابردووە کرایەوە. ئەمە یەکێکە لەو ئەکادیمیانە کە بێتە دەرفەتێکی باش بۆ مامۆسایان و بۆ فەرمانبەران و بۆ هەموو هەوادارانی بوارەکانی تەکنەلۆجیای زانیاری و پەیوەندیکردن و هەروەها هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بەوەی کە کۆمپانیای هواوی لە ئاستی هەموو جیهانە یەکێکە لە بەرزترین کۆمپانیەکانی بواری تەکنەلۆجیای زانیاری و تۆڕە کۆمەڵایەتیەکان و خاوەنی بڕوانامەی بەرای اختراعە لە وەرگرتنینەوەی پێنجەمی تایبەت بە ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمە هیچ کۆمپانیایەکی جیهانی تا ئێستا نەگەیشتێت ئەواستا. بەسپاسەوە پار ساڵ ئێمە گرێبەستەکەمان لەگەڵ کۆمپانیای ناوبراوە واژۆ کرد و ئەم ساڵتوانی هەموو پێداویستەکان دابین بکات و کۆمپانیەکە هەموو کەرەستەکانی تەسلیم بە زانکۆی گەرمیان کرد و ئێستا ئەکادیمیاکە کراوەتەوە. ئێمە لە پلانماندایەکەوە ئەکادیمیا بێتە ناوەندێکی تەکنەلۆجی فراوان نەک بۆ زانکۆی گەرمیان بەتەنها بەڵکو بۆ هەموو گەرمیان بۆ ئەوانشی کە لە دەرەوەی سافی زانکۆی گەرمیانن بەو پێی کۆمەڵێک لە خزمەتگوزاریەکانی کۆمپانیای هواوی و زانیاری و ئاپەکانی تایبەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و پرۆگرامەکان کە ساڵانەوە ئەبدەیت دەکرێتەوە. ئەم ناوەندە هەمە بێتە ناوەندێکی زانستی بۆ پێدانی بڕوانامە بەو کەسانە و هەموو ئەو کەسانشکەوە بڕوانامەی ئەم ئەکادیمیا وەرگن هەلی ئەوەیان زیاتر بۆ ئەڕەخسێکە لە کۆمپانیەکان بەگشتی و لە هواوی بە تایبەت کاری دەست بکەوێت. ئێمە لە زانکۆی گەرمیان هەم کۆلێجێکی تایبەت بە کۆمپیوتەرمانەیەوە هەم بەشی زانستی کۆمپیوتەریشمانەیە لە کۆلێجی زانست لەو دوو دەواازەیەوە ئەمانەوێت ئەکادیمیاکە بەرهەمی زیاتری هەبێت. باشە دکتۆر ئەم گرێبەستە چ ئیزافەیەکەکە بۆ بواری تاقیگەی لە زانکۆی گەرمیانی ئەنی تا چەند دەتوانێت ئەو کەرەسانەی کە لە بواری تاقیگەیی ئەلکترۆنیە بەکاردێن ئەم تا چەند ئیزافاکە بۆ ئەو لایەنە؟ بەڵێ بەدڵنیایەوە وەکوتم ئەمە تاقیگەیەکی زانستیە لە بوارەکانی تەکنەلۆجیای زانیاری و پەیوەندیکردن و هەمووشمان ئەزانی کۆمپانیای هواوی ئێسایەکێکە لەو کۆمپانیانی کە کێبڕکەیەکە لەگەڵ زۆرێک لەو کۆمپانیایانی کە لەو بوارە کارەکەن. ئەم تاقیگەیە ئەبێتە ناوەندێکی ئەکادیمی بۆ فێرکردن و بۆ پێدانی بڕوانامە و بۆ ئەبدەیتکردنی دوازانیاری و دوا خزمەت گوزاریەکانی بواری تەکنەلۆجیای زانیاری کە لە جیهانە دێت. هەندێک خزمەت گوزاری هەیە کە ئەکادیمیا بەبێ بەرامبەر ئەیبەخشێت لە ڕێگەی ئەکادیمیەکە ئەیبەخشێت بۆ بە خوێندکارانی و بەوانەی کە بەشدارە بن لە خولەکانە کە تیایان دیایە هەندێک خزمەت گوزاری لە دەرەوەی زانکۆوە لە ناو بازاڕی کارە بە زیاتر لە $1000 $1500 بەردەست نابێت. کۆمپانیای هواوی بەبێ بەرامبەری خاتە خزمەتی ئەکادیمیاکە و هەموو ئەو کەسانی کە ئەیانە بێت و بیریشمان نەچێت بە پێ و گرێبەستەی کە لە بینی زانکۆی گەرمیان و کۆمپانیای هواویە هەیە. ساڵانە هواوی هەموو خزمەت گوزاریە نوێیەکان و ئەبدەیتکردنەوەی زانیاریەکان لە بوارەکە ئەخاتە خزمەت ئەم ئەکادیمیایە و ئەمە سێم ئەکادیمیایە کە هواوی لەسەر ئاسی کوردستانە ئەیکاتەوە. دانێکیان لە زانکۆی سەلاحەدینە و دانێکشیان زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. بەڵێ دوکتۆر گرێبەستەکە بۆ مامۆستایانی ئایتی کۆمپیوتەر لە زانکۆی گەرمیان چ سوودێکی دەبێت؟ ئەوان بە حکمی پسپۆڕێکەیان لە هەموو کە زیاتر سوودی لێبینن وارووا خوێندکارانە و هەموو هەوادارانی بواری تەکنەلۆجیای زانیاری وەکوتم ئەمە تەنها وابەستە نییە بە خوێندکار و مامۆسای زانکۆی گەرمیان بەڵکو ئێمە دەمانەوێت بکەینە دەرفەتێک و لەو ڕێگەیەشەوە چەندین خۆل بکرێتەوە بۆ هەموو ئەو کەسانەی کە خولیا و هەواداری بواری تەکنەلۆجیای زانیاری و پەیوەندیکردنن
و لێرەوە بتوانن دوازانیاریەکان لە بواری ئەو پسپۆڕیا بەدەست بێنن. باشە ڕێکەوتنەکە دکتۆر بۆ ماوەی چەند بەردەوامی دەبێتەوە تا چەند ئێوە وەکو زانکۆی گەرمیان سوود لە ئەو ماوەی وەرەگرن کە گرێبەستەکەی تیا ئەنجام دەدرێت. ڕێکەوتنەکە کاتی بۆ دیاری نەکراوە لە ڕاستیە واتە کراوەیە بەڵام هەتا نزیکەی 5 ساڵ هواوی بەردەوامە بێت لە پشتگیریکردن و تەجیزکردنی ئەکادیمیاکە و ئەبدەیتکردنەوەی هەموو ئەو زانیاری و خزمەت گوزاریانەی کە لە بواری تەکنۆلۆژیای زانیاری لە بەردەستان بۆ ئەکادیمیاکە بە دڵنیاییەوە لەگەڵ گەشەکردنی ئەکادیمیەکە و هەبوونی بەرهەمی باش هواوی ئۆفەری زیاتری ئەبێت بۆ دەوڵەمەندکردنی ئەکادیمیەکە و فراوانکردنی ئێمە وەکو زانکۆی گەرمیان خواست و توممان لەوە زیاترە دەمانەوێت زیاتر پەرەی پێ بدەین و بتوانین لە کەمپی قەزای خانەقین و لە کفریشە بتوانین لقی ئەم ئەکادیمیایە بکرێتەوە چونکە ئێمە 3 کۆلێژمان لە شاری خانەقینەیە و کۆلێژی کشمان لە شاری کفری هەیە بۆیە بەڕاستی لە خەممانایە کە پەرەیەکی زیاتری بدەینێ. بەڵێ دکتۆر گرێبەستێکتان لەگەڵ دەستەی ژینگە و پاراستنی ژینگە هەرێمی کوردستان کردووە بۆ سەوزکردنی زانکۆی گەرمیان چۆن بواری جێبەجێکردنەوە گرێبەستەکە؟ بەڵێ ئەو گرێبەستە دوێنێ واژۆکرا لە نێوان ئێمە و دەستەی ژینگەی گەرمیان و هەروەها کۆمپانیای ڕووناکی شار ئەمە بەشێکە لەو هەڵمەتەی کە وەکو زانکۆی گەرمیان دەستمان پێ کردووە بۆ سەوزکردنی ڕوبەری کەمپی زانکۆ بەسپاسەوە بۆ هەردوولایانی ناوبراو دوێنێ ئەو گرێبەستە واژۆکرا کە بڕیارە نزیکەی 9,000 مەتر دووجا لە ڕوبەری کەمپی زانکۆ بە شێوەیەکی جوان و بە پێی ئەو دەرخستەیە کە ئێمە ئامادەمان کردووە لەلایەن کۆمپانیای ڕووناکی شارەوە سەوز دەکرێت و بڕیار وایە لە ماوەی 5 مانگە پرۆژەکە تەواو بێت. باشە سەوزکردنی ئەو ڕوبەرە زۆرە لە زانکۆی گەرمیان تا چەند کاریگەریە بێت لەسەر ڕێژەی سەوزایی لە گەرمیانە یعنی ئەمە تا چەند هەوڵێکە بۆی کە بتوانێت ڕێژەی ستانداردی سەوزایی لە گەرمیانە بچێتە ئاستێکی بەرزەوە. بیرمانە چێ دوێنێ ڕۆژی ژینگەی گەرمیان بوو هەر دوێنێ هەڵمەتێکی سەوزکردنی گەرمیان بە کۆمەڵێک چالاکی لەلایەن فەرمانگەی ژینگەی گەرمیانەوە دەستی پێکرد و ئەم گرێبەسەش بەشێکە لەو هەڵمەتە و ساڵانە هەموو ساڵێک لە ڕۆژی چواری دەیە ئەو هەڵمەتە دەست پێ ئاکات بۆ سەوزکردنی بە دڵنیایەوە ئەو ئێمەش بەشێکە لە ئەو هەنگاونانەی کە بە ئاکام و بەمبەستی ئەوەیە کە ڕووبەری سەوزایی لە گەرمیان زیاتر هەڵکشان بەخۆیەوە ببینێت و بە تایبەتریش بۆ کەمپی زانکۆی ئێمە کە زۆر پێویستە چونکە ڕێژەی سەوزایی تاوەکو ئێستاکە لەو ئاسانیە کە ئێمە ئیخوازین. باش ئێوە چوارچێوەی ئەم گرێبەستە کە ئیمزاتان کردووە لەگەڵ دەستەی پاراستنی ژینگەدا ئێوە ئەتانەوێت تەنها لە چوارچێوەی زانکۆی گەرمیانە بمێنێتەوە یاخود ئێوە کار دەکەن بۆی کە توێژینە و لێکۆڵینەوەی زیاترتان هەبێ بۆی کە بچێتە دەرەوەی کەمپی زانکۆش و هەموو ناوچەی گەرمیان بە گشتی بگرێتەوە. لە ڕاستیە پەیوەندی نێوان ئێمە و فەرمانگەی ژینگەی گەرمیان تەنها لە سەوزکردنا خۆی نابینێتەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە چەندی جار کۆبوونەوە و پرۆژە و پلانمان هەبووە بۆ تاوتێکردنی بەداخەوە دۆخی کۆرۆنا نەیهێشت کار و چالاکیەکان و هەنگاوەکان خێراتر بن بەڵام خۆشبەختانە ئێستاکە دۆخەکە کەمێک بەرەو هێوربوونەوەی زیاتر ئەچێت و پلانەکانمان دەست پێ کردووە لەگەڵ فەرمانگەی ژینگەیە لە دیراسەی ئەوان کە لەبەر پێویستی ناوچەکە و لەبەر گرنگی بواری ژینگە ئێمە وەکو زانکۆی گەرمیان خەریکی ئامادەکردنی پرۆپۆزۆڵێکین بۆ کردنەوەی بەشی زانستی ژینگە لە کۆلێجی زانست لە ناو کەمپی شاری کەلات کە پێم وایە ئەوە لە ڕۆ زانستیەکەیەوە هەم بواری توێژینەوە لە بواری ژینگە ئەگرێتەوە و هەم بواری پەرەپێدان و پێگەیاندنی کادری پسپۆر لە بواری ژینگە کە ئێستا پێویستیەکی هەموو جیهانە نەک تەنها کوردستان و ئێمە بۆ خۆمان وەکو کوردستان و گەرمیانیش پێویستمان بە کردنەوەی ئەو باشە هەیەوە یەکێکە لە کارە زانستیەکان کە دەمانەوێت لەو ڕێگەیەوە خزمەتێکی بواری ژینگە بکەین وەروە لە ماوەی چەرمانگی ڕابردووە ئامادەکاری تەواو کراوە بۆ ئەوەی لە سەرەتای مانگی سێیە سەرەتای مانگی سێی داهاتووە کۆنفرانسێکی زانستی کە دیسانەوە چێتەوە خزمەتی بواری ژینگە لە زانکۆی گەرمیان بەڕێوە ئەچێت کە کۆنفرانسەکە تایبەتە بە وشکە ساڵی و کەم ئاوی
وەک دەزانین ئەو شێکێکە لە دیار دەسروشتی و کە ئێستاکە بەرۆکی هەموو گەرمیان و ئەتوانم بڵێم هەندێک لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانشی گرتووەتەوە بتوانین لە ڕێگەی ئەو توێژینەوانی کە لەوێ پێشکەشەکرێت بەشێک لەو ڕاستپاردە و ئەنجامانەی کە پێیەگەن ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان بگرێت تاوەکو ڕێوشێنی پێویست بگیرێتە بەر بەمبەستی زیاتر ڕووبڕووبوونەوەی وشکە ساڵی و چارەسەرکردنی گرفتی کەماوی. بڵێ دکتۆر وەکو ئەوەی کە ئێوە وەکو زانکۆی گەرمیان ئەگەر توێژینەوەیەک یا لێکۆڵینەوەیەکتان کرد بێ بە دوواداچوونێکتان کرد بێ لە سنووری گەرمیان ڕێژەی ساوزایی چۆن دەبینن؟ ئایا بە شێوازێکە بەرەو باشتر دەڕوا یاخود بە پێچەوانەوەی؟ لە ڕاستیە ئەگەر گەرمیان بەگشتی وەربگرین ڕەنگە جیاوازی هەبێ لە نێوان قەزایەکەوە بۆ قەزایەکی تر بەراورد بە 20 ساڵی ڕابردوو ڕێژەی سەوزایی لە گەرمیانە زیادی کردووە بەڵام هێشتاکە نەگەیشتوتە ئەو ئاسە ستانداردە جیهانیی کە دەخوازرێت بۆ هەر شارێک بەڵام دەتوانم بڵێم خۆشبەختانە لە ماوەی ئەم چەند ساڵی کۆتاییە هوشیارەیەکی گشتی دروست بووە چ لە ناو خەڵکە چ لە ناو فەرمانگەکانە کە ژینگە بووەتە بەشێک لە پێویستەکان و سەوزکردنی گەرمیان بەشێک بووە لەو ئامانجانەی و بەردەوام لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە و فەرمانگە پەیوەندیدارەکانەوە و تەنانەت لە ڕێگەی خێرخوازان و دەوڵەمەندەکانەوە بەشێک لەو کارانەی کە ئەنجامی ئەدەن بریتە لە بەرزکردنەوەی ڕێژەی سەوزایی وارووا دروستکردنی پشتێنەی با بڵێن سەوزی بۆ ناوچەکان ئەو ڕێژەیە لە فراوانبوون و زیادبوونە ئێمە ئومێدمان وایە لە چەند ساڵی ئایندەیە بگاتە و ئاستەوە سەروی ئەو ئاستەشکە ئەخوازرێت لە ڕووی نێودەوڵەتیەوە بۆ سەوزکردنی هەڕوبەرێک. بەڵێ دکتۆر هاوڵاتیان تا چەندێک هاوکارن لە سەوزکردنی گەرمیاندا؟ لە ڕاستیە هەمیشە هاوڵاتیان بەشێکی زۆر باش و کاران بە تایبەت لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە و لە ڕێگەی ئەو پرۆژانی کە ئەنجامی ئەدەن بۆ سەوزکردنی هەڕوبەرێک میرمان نەچێ بەشێک لەو کارانی کە ئێستاکە فەرمانگەی ژینگە ئەنجامی ئەدا بریتە لە ئەو کارانەی کە لە ڕێگەی سەرمایه‌دارەکانەوە و ئەوانی کە با بڵێن بینا و باڵەخانەی گەورە ئەنجام ئەدەن و لە کاتی پێویستە نەتوانراوە ڕێژەی سەوزایی لەو باڵەخانەیە لەو بینایە خود لەو پرۆژەیە جێبەجێ بکرێت ئێستاکە بە هاواهەنگی لەگەڵ فەرمانگەی ژینگە لە بری سەوزکردن شوێنی تریان پێ ڕائەسپێرێ لە دەرەوەی پانتایەکانی خۆیان بۆ سەوزکردنی بۆیە هەم سەرمایه‌دارەکان هەم هاوڵاتیانیش بەشێکن لە ئەو هێزە مرۆیە گەورەیە کە بە ئامانجی سەوزکردنی گەرمیان هەنگاوانێت. باشە دکتۆر وەکو ناوەندێکی زانکۆ بە تایبەتی وەکو ناوەندێکی زانستی کە هەمیشە جێگەی لێکۆڵینەوە توێژینەوەیە بۆ هەموو بابەت و سێکتەرەکانی ناو کۆمەڵگا تا چەند گرنگە ئەم پەیوەندی کە ئێوە ئێستا لەگەڵ کۆمپانیایەکە لە بواری تەکنەلۆژیاوە لەگەڵ دەستەیەکی ژینگەی کردوتانە تا چەند گرنگە ئەمە بەردەوامی هەبێەوە زانکۆکان بەم ئاراستەیە کار بکەن بۆی کە بتوانن لە داهاتووە هەم لە بوارەکە توێژینەوەی زیاتریانە بێ هەم کەسانی پسپۆر و کەوادری باش پێ بگەێنن بۆی کە لەو بوارانەیە بتوانن پێشخستن یاخود پێشکەوتن بەدەست بێنن. ئەمە زۆر گرنگە هەمیشە گلەیەک لە زانکۆکان کە ئەکرێت ئەوەیە کە زانکۆکان تا ڕادەیەک داخراون و تەنها بەڕووی خۆیان نەکراون. لە ڕاستیە دوو ئامانجی گرنگ لە پشت هەموو ئەم هەوڵانەوەی یەکیان ئەوەیە کە هەمومان دەزانین نابێت تەنها پشت بە کەرتی گشتی و بە حکوومەت ببەسرێت بە تایبەت لە دۆخێکی قەیراناوی وەکو ئێستایە کە ئیمکانیاتی حکوومەت ئیمکانیاتێکی زۆر سنووردارە دەکرێت لە ڕێگەی ئەم کۆمپانیا و دامەزراوانە و هەروەها کەرتی تایبەتەوە بەشێک لەو پێداویستیانە چارەسەر بکرێ ئەمە دیوێکیانە دیوەکەی ترشیان ئەوەیەکەوە شۆڕبوونەوەی زیاتری زانکۆیە بۆ ناو کۆمەلگا بۆ ناو کەرتی تایبەت بۆ ناو کۆمپانیاکان وەکرانەوەی زیاترە و پێمان وایە ئەزمموی هەرێک لەو لایەنانە لەگەڵ لایەنی ئەکادیمی و زانستی زانکۆیە ئاوێتە یەکتریەکرێ بە دڵنیاییەوە بەرهەمێکی باشتری ئەبێ. باشە ئێوە وەکو زانکۆی گەرمیان لە داهاتوە بێژگەل لەوەی کە ئەم گرێبەستانەتان ئیمزا کردووە پلانتان چییە بۆ سێکتەرەکانی تر بۆ بوارەکانی تر بۆی لە ڕووی زانکۆییەوە زیاتر پەرەی پێ بدەن؟ ئێمە پاش ساڵ بەهۆی هاتنە پێشەوەی دۆخی کۆرۆنا
لەگەڵ تەندروستی گەرمیانە هەمانگەیەکی باشمان بوو و هەر لە سەروبەندی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنایە ئێمە وەکو زانکۆ توانیمان تاقیگەی پشکنین و توێژینەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکەینەوە و بوو بەشێک لەو هەڵمەتەی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە گەرمیان بەکارهات و لەگەڵ کەرتی تایبەتی تەندروستیشە لە گەرمیان ئێمە لە چەند ڕۆژی ئایندەیە گرێبەستێک لەگەڵ یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی گەرمیانەکەین بۆ تۆکمەکردنی و بۆ ئەوەی کە لە نێوان کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان واروە یەکێک لە نەخۆشخانە تایبەتەکانی گەرمیانە بۆ ئەوەی هەم لە ڕووی زانستیەوە ئەوان سوود لە ئەزمون و مامۆساکانی ئێمە وەربگرن و هەم ئێمەش لە خوێندکارانمان ببنە بەشێک لەو با بڵێن لەو هێزەی کە لە ناو نەخۆشخانەکانی ئەوانە لە ڕووی پراکتیکیەوە و سوودەرگردن لە هۆڵەکانی نەشتەگەری و هۆڵەکانی تری نەخۆشخانەکە بتوانن ئەم لایەنە پراکتیکەکەی خۆیان تۆکمە بکەن هەم ئەوانیش لە ڕووی ئەکادیمیەوە هەماهەنگیەکی باش هەبێت ئەمە لە ڕێگەی لە سەپار ساڵا پەیوەندێکی باشمان و هەندێک چالاکیمان لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی گەرمیانە کرد چەندین خۆلی تایبەتمان کردەوە لە شاری کەلار و کەفری بۆ هەنگەوانانی گەرمیان وەروەها وەرکشۆپ چەندین وەرکشۆپ و کۆنفرانسی نێودەوڵەتیمان کرد بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵە و پلانی زیاتریشمان هەیە بۆی کاری زیاتر بکەین لەگەڵ سێکتەرەکانی ترە ومێ دەکەین لەگەڵ ئاسایی بوونەوەی دۆخە زیاتر دەستکراوە بووین لە ئەنجامدانی ئەو پرۆژە و پیرۆکانی کە هەڵە. بەڕێز دکتۆر فەرات قادر سەرۆکی زانکۆی گەرمیان کە ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵماندا بووی زۆر سپاس دەکەین سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان.